نرم بوو بێتن دوێنێر لە کاتژمێر 18 لە ڕێگەی ڤیدیۆڵەوە باسی زۆربوونی توندوتیژیەکانم بۆ کردن توندوتیژە خێزانیەکان لە عێراق وەیە ئەمڕۆ گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە دەکەم بەڕێز نەدا کابی مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە میوانمە خاتونەدا زۆر بەخێر بێ بە کوردستان 24 ئامارەکان چیمان پێ دەڵێن لە عێراق توندوتیژی خێزانی زیاد دەکەن یان کەم دەبنەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس بۆ ئێوە ڕاستیەکەی بابەتی توندوتیژی خێزانی کێشەیەکی زۆر گەورەیە ئامارەکانیش ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدان زیاد لە بابەتی ئەوەش ئێمە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران و بابەتی کوشتن و هەروەها هەراسانکردن لە کۆمەلگای ئێمەدا کە لە هەمویان لە توندوتیژیەوە سەرچاوە دەگرن ڕۆژ لە ڕۆژ لە زیادبووندان ئەمانە ڕاگوڕیشەی گەورەتریشیان هەیە و سەر بۆ کێشەی گەورەتریش داهاوێژن بابەتی توندوتیژی خێزانی لە کۆمەلگای عراقیدا بابەتێکی زۆر ڕوون و ئاشکرا بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئێمە چارەسەرێکمان نەدۆزیوەتەوە سەرڕای ئەوە کێشەکە وەکوتم چەندە گەورەیە و کۆمەلگای عراقی کەوتوتە بەرامبەر بەم کێشەیە ئێستا ئێمە دووساری کەڵەکەبوونی ئەم بابەتەش بووین ئێمە دەگوترێت یاخود وەکو دەگوترێت دیاریکردنی کێشەکە دۆزینەوەی نیوەی چارەسەرە بەڵام ئێمە هەمیشە دەڵێن کێشەی کۆمەڵایەتی هەیە توندوتیژی هەیە بەڵام تاکو ئێستا هۆکارەکانمان بەباشی دەستنیشان نەکردو هەندێکیان دەڵێن هۆکاری ئابوووریە کەسانێک دەڵێن بەهۆی کەڵەکەبوون و گۆڕانکاری کۆمەلگای عراقی و شەڕەکانی ماوەی ڕابردووە هەندێک لایەنی دیکە بارودۆخی بۆ بارودۆخی سیاسی دەگەڕێنەوە کەسانێکان دوورتر دەڕۆنەوە و دەڵێن بەهۆی گۆڕانکاریە جیهانیەکان و کرانەوە بەسەر جیهان و پرۆگرام و تۆرە کۆمەڵایەتیەکانەوەی بەڵام ئێمە پێویستمان بە چارەسەرە پێویستمان بە چارەسەرێکی ڕاستەقینەیە بۆ ئەم پرسە پێویستمان بە ناوەندی توێژینەوەیە بەر لە هەموو شتێک پێویستمان بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە کە چالاک ببنەوە ئاماری دروست بدۆزنەوە بۆ ئەوە بتوانین کێشەکە بە وردی دەستنیشان بکەین و بزانین هۆکارەکانی چین و چارەسەری بۆ بدۆزین. باشە خاتونەدایان ئێستا ساڵی 2024 درەنگ نییە بۆ ئەوەی وڵاتێکی وەکو عێراق یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی نییە لە کاتێکدا کە ئەم یاسایە بەر لە دەیەک لە هەرێمی کوردستان کارا کراوە بۆچی لە عێراق یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی نییە؟ نعم يعني حقيقة هو هذا القانون ڕاستەکەی ئەم یاسایە بۆ ئەنجومەی نوێنەران پێشنیازکراوە خوێندنەوەشی بۆ کرا بەڵام بەداخەوە دەنگی پێ نەدرا وەکو ئاماژەم پێکرد هەرێمی کوردستان ئەگەر باسی جیاوازی نێوان حکوومەتی فیدرالی و هەرێمی کوردستان بکەین هەرێمی کوردستان گێمێکی باشیان بڕیوە بەراورد بە عراق بە تایبەتی لە گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ تۆ دەبینیت سەرۆکی پەرلەمانی کوردستان ئافرەت بووە بابەتی ڕوانین بۆ مرۆڤ وەکو مرۆڤ بە چاوپۆشیکردن لەوەی ڕەگەزی چییە هەموو ئەمانە کاریگەریان لەسەر توندوتیژی کۆمەڵایەتی و لەسەر خێزان هەیە هەرچەندە کێشش هەیە لە هەموو شوێنێک کێشەی توندوتیژی خێزانی هەیە دەستگوترێک کە لە هەرێمی کوردستان کێشەی توندوتیژی بەرامبەر بە پیاوان هەیە بەڵام بە گشتی ئەمە بابەتێکە بەراوردێکە وەتارێمی کوردستان باشترە ئێمە پێویستمان بەوەیە ناوەندی توێژینەوەی ڕاستەقینەمان هەبێت وەکو گوتم کاریان ئەوە بێت هۆکارەکان بدۆزنەوە بۆچی ئەم کێشانە بەمە گەیشتون ئێوە باسی ڕێژەی توندوتیژی خێزانی دەکەن کەسانێک باسی بابەتێکی دیکە بەم شێوەیە گفتوگۆکردن باسکردنی لە میدیاکان لە پرۆگرامەکان وا دەکات ئێمە بگەینە چارەسەر بەڵام پێویستمان بەچیە پێویستمان بوەیە دەست لەسەر برینەکان دابنین و بزانین هۆکارەکان چی هۆکارەکان وەکو گوتم خەڵکان بۆ شتی جیاوازی دەگەڕێنەوە بەڵام ئێمە پێویستمان بە توێژینەوەی ڕاستەقینەیە وەکو گوتم ناوەندە توێژینەوەکان بە تایبەتی لە وەرزی هاویندا دەرفەتێکە بۆ زانکۆکان بۆ ئەوەی دەست پێشخەری بکەن قوتابیان توێژینەوە لەسەر ئەم بابەتە بکەن باشە بۆچی نەکرێت چی ڕێگرە لەوەی زانکۆکان و لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە دوایم بابەتەدا بڕۆن؟
لا تخطو هذه الخطوة لماذا؟ ئەم هەنگاوانە جێبەجێ ناکرێن و کاریان بۆ ناکرێت هۆکارەکەی ئەوەیە کە زۆرینەی ئەوانەی لەم بوارە کار دەکەن بە پۆستەکانەوە سەرقاڵن و بەگشتی کەسانێک ئەم پۆستانە وەردەگرن کە کەسانی شایستە نین بابەتەکە بابەتی پیشەیی بوون ئێمە لە زۆربەی داوەزراوەکانمان نەکتەنێ دامەزرا حکومیەکان بەڵکو دامەزراوە تایبەتەکان لەسەر ئاستی قوتابخانە زانکۆ ئەهلیەکان لە زۆربەی کاتدا کێشەی پیشەیی بوون و بابەتی بوونمان هەیە کەواتە ئەوەی وا دەکات زانکۆ حکومی و زانکۆ ئەهلیەکان ئەم جۆرە توێژینەوانە بکەن و کار بۆ ئەم جۆرە بابەتانە بکەن ئەوەیە کە پاڵنەر نییە هەمویان ئامانزیان قازانجە و کێبڕکەیە لەگەڵ زانکۆکانی دیکە خاتونەدا یەک پرسیار زۆر بە کورتی وەڵام من بیتەوە سپاس دەکەم ئایا حکوومەت هاوکار نییە یاخود بربەستە لە بەردەمەوەی کە بەدواداچوون بۆ ئەم بابەتە بکرێت توندوتیژی خێزانی حکوومەت بە هیچ شێوەیەک هەماهەنگی کار و هاوکار نییە هۆکارەکەشی زۆر سادەیە چونکە حکوومەتە ئێستا ئاوەڕێ لەم بابەتە نەداوەتەوە هەرچەندە ئێمە تاوانمان هەیە ڕۆژانە دەبینیت کە دایکێک منداڵەکانی دەکوژێت باوکی خێزان و منداڵەکانی دەکوژێت ئێمە کێشەی بەنمونە تیرۆرکردن و کوشتنی بلۆگەر و فاشنیستایەکانمان هەبوو ڕەنگە بگوترێت ئەمە کاریگەری نەرێنیان نەبێت لەسەر کۆمەلگا بەڵام 2000 ئێمە پێویستە بزانین هۆکاری ئەم کێشەیە چییە بۆچی ئەم دیاردەیە لە بنەڕەتەوە سەری هەڵداوە کێشەی بلۆگەر بۆ دروست بووە توندوتیژی بۆ دروست بوو بابەتی یاراسانکاردن بۆ هاتوتە پێشەوە تا دەست لەسەر بینەکان و کێشەکان دانێنین ئەم بابەتە چارەسەر نابێت هۆکارەکەی هەرچی بێت کۆمەڵایەتی ئابووری سیاسی و دابەشبوون و تێکچوونی شیرازی کۆمەڵایەتی پێویستە کێشەکان چارەسەر بکەین و دەست خۆش بەڕێز نەدا کابی مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغدا لەگەڵم بووی.